خۆشەویستان میدیا ڕۆڵێکی کاریگەر و گرنگی هەیە و بمانێ و نەمانەوێ کۆمەڵگە و تاکەکانی کۆمەڵگەش ئاڕاستاکە لە هەموو بابەتە جیاوازەکانە. جا ئیتر ئەم ئاڕاستەکردنە ئاڕاستەکردنێکی باشی کۆمەڵگە بێ یان هەندێک میدیا لە هەگبەیە ئاڕاستەکردنێکی خراپ و چاوەشەکاری هەیە و دەیەوێت تاکەکانی کۆمەڵگە لە ڕووی سیاسی بێ، لە ڕووی کۆمەڵایەتی بێ، لە ڕووی ژیاری بێ بەلا ڕێدا بێت. ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان لە ئانووساتێکی زۆر گرنگین، ئەویش بانگەشەی هەڵبژاردنە بۆ خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. لیست و کاندید و لایەنە سیاسیەکان کەوتونەتە ڕێکلامکردن لەسەر شەقام لە سۆشیال میدیا بەسەردانیکردن و لەسەر و هەمووشیانەوە کەناڵەکانی ڕاگەیاندن کەناڵە فەرمیە بینرا و بیسرا و خوێنراوەکان جگەل لە سۆشیال میدیاش. ئێمە ئەمڕۆ باز لە ڕۆڵی میدیاکەین لە کاتی بانگەشەدا بزانین ڕۆڵی ئەم دەستگا گرنگەی نێو کۆمەڵگە چییە؟ بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کاروان عەبدوڵڵا مامۆستای زانکۆ کە بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمان میوان. دکتۆر بەخێر بیت. سەلامەت بن. دکتۆر زۆر جار باسمان لە ڕۆڵی میدیا کردووە، بەس باعثە باز لە کاریگەری و ڕۆڵی میدیا بکەین لەم فترە زەمەنیەیە کە نزیک 30 بۆ 30 ڕۆژێک بانگەشەی هەڵبژاردنە لایەنە سیاسیەکان بە کۆمەڵێک ڕێگا بانگەشاکەن بۆ هەم قاوارەکەیان هەم بۆ کاندیدەکانیان. یەکێک لەوانە میدیا ڕۆڵی چیە لە ئێستا؟ دەستان خۆش بێ بابەتەکە ئێستا زەرورەتی ئەمڕۆیە کە من ناڵم لە چوارچێوەی بانگەشەیە بەڵکو لە چوارچێوەی وشاری میدیاییە لە چوارچێوەی پەروەردەی میدیایە قسە لەسەر ئەمە بکرێت کە ئەو وەرگرانەی کە ئێستا لە بەردەم ئەم پرۆسەیەیان و ئەو حیزب و لیست و کاندیدانەی کە ئێستا کار لەسەر ئەم پرۆسەیەکەن کە لە ڕێگەی میدیاوە پەیامەکانیان بگێنن وەرگر پێویستە بزانێت تەندروستانە مامەڵەی لەگەڵا بکات بۆ ئەوەی نەکەوێتە هەڵەیەکەوە کە لانیکەمی تا 4 ساڵی ترتیا لەو بازنەیە بخولێتەوە بەو هەڵەیە مافەکانی بفەوتێ یعنی لە پێناوەی کە هەڵەیەکی کردو کۆمەڵەشت لە دەست بدە. کاتێکە وترێ دەست بە بانگەشەی هەڵبژاردن کرا ینی میدیاکان فەرم و دەم بکەنەوە قسە بکەن پەیامی خۆتان بگێنن کاندیدەکان فەرم و دەواازەی میدیاکان بکەنەوە. باشە کەواتە ڕۆڵی سەرەکی کە میدیایی بینێ لێرەیە دەستکردنە بە قسەکردن لەو بابەتەیە. باش کەواتە کاندیدەکان لێرەوە ئیتر دەواازەیەکی بەرفراوانیان بۆ هەموو ماڵێک بۆ کرێتەوە. باش ئەگەر پێشتر هەندێک دەواازە هەبوایە بە تەقەدان لە دەرگا بکرێتەوە کە ئێستا مۆدەلە شەر هەیە هەر ڕۆڵی خۆی بینێ ئێستا میدیا هەموو دەواازانەی کردوێتەوە بۆ لەبەرەوەی پێشکەوتنی تەکنەلۆژی و مۆبایلە زیرەکەکان سۆشیال میدیا زیاد لە دەرگایەکی لە ماڵێکا کردوێتەوە بۆ هەرکەس زیاد لە دەرگایەکی لە دڵێکا کردوێتەوە بۆ هەرکەس چونکە ئەپەکان بۆ خۆی هەریەکە و دەرگایەکە هەریەکە و شێوازێکی گەیاندنی پەیامی هەیە. بەمە ڕۆڵی میدیا لە تەئسیرکردن لەسەر خەڵک لە ئاڕاستەکردنی خەڵک زیاترە بێ. ئەگەر پێشتر بەس شاشەی تەلەڤیزیۆنێک بووایە ڕۆڵەکە لە ئاستێکی نزمترا بوو بەس ئێستا بە سۆشیال میدیا ڕۆڵەکەی زۆر زیاتر کردووە و وەکو باران ڕیکلام بەسەر خەڵکە ئاپارێنێ. ئازایی وەرگر لێرە ئەوەیە بێت لەم هەموو دڵۆپە بارانە ئەوەی کە سوودبەخشە بۆی ئەوەی کە ترشەڵۆکی کەمترە و زیانی پێگەیەنێ جیا بکاتەوە. باشە ئەم بەرفراوانیە و ئەم تاکە دڵۆپەیی کە تۆ ئەتەوێت لەم دەریایە جیایکەیتەوە ئەرکێکی قورسە خاتە سەر وەرگر. باشە وەرگر ئەگەر تەحملی ئەمە نەکا یا چاواشە کراوە یا بەلاڕێدا براوە یا هەڵەیەکی پێکراوە ئەگەر تەحملی بکەوە بیک بتوانێت جیای کاتەوە ئەو کارێکی زۆر باشەکە بۆ پرۆسەیە کە تەنها پەیوەندی بە خۆیەوە نییە پەیوەندی بە میلەتێکەوە هەیە لەوجێ پەیوەندی بە خودی کاندیدێک حیزبێک نەتەوەیەک وڵاتێکەوە هەبێت. لەبەرەوە فعلا میدیا زۆر هەستیارە لەم بارودۆخەیە تەنانەت بە جۆرێک میدیا هەیە میدیای وا هەیە ئیشێکە لە مودەی 3 ساڵ و 11 مانگە باشە کەچی کە خاڵی سەرنجڕاکێشی خەڵک بگرێ کە تەوەجوی خەڵک لەسەر خۆی دروستکە بۆەوەی لەم مانگەیە باشە قەرەبووی ئەو هەمووە بکاتەوە بەچی بەوەی کە لە ڕێگەی ئەم بانگەشەیەوە ئەو هەموو سەرنج و خەڵکەی لە خۆی کۆ کردوێتەوە بێت ئەو پەیامی خۆی پێ بگەێنێت و کاریگەری لەسەر دروستکە بۆی ئاڕاستە سیاسەتی خۆی وەرگێتەوە. باشە ینی 3 ساڵ و 11 مانگیشەکە لە پێناو 1 مانگە بۆ لەبەرەوەی لەم 1 مانگەیە ئەو تەئسیرەی کە
میدیایەتی هیچ شتێکی تر بۆی دروست ناکات. کاک زۆر ڕۆڵی میدیا لە بانگەشە تا ئەوە دیارە کە لە بەرژەوەندی بۆ منۆ کاندیدەکاندایە چی لە بەرژەوەندی کۆمەڵگایە و چی لەم نێوەندەیە لەم مانگەیە چی بە زەرەری کۆمەڵگاشە چی بە زەرەری تاکیزانی چی تۆ ئەگەر دەرگای میدیاکان دابخەی دوو شت دەرەکەن هەم ئەوەی کە پێویستی بە میدیاکەی و ئەوێ خۆی بناسێنێ هەم ئەو کاراکتەرە ئەو وەرگرەی کە ئێوە کەسێک بناسێ و بزانێ بۆ نمونە دەنگ بە کێدا متمانەی بە کێدا ئەویش زەرەرەکات چونکە ئێستا بازاڕەکەن دە بەرفراوان بۆ تۆ ناتوانانی بگەڕی بێ خوێندنەوە لەسەر هەموو ئەو کاندید و ئەو لیستوەمانە بکەی بزانی کامە تەندروستە چی کردووە پێشتر بەرنامەی کاری چییە بێ ئەمانە بۆ هەموو ئەم کاندیدانە بکەی لەبەرەوە سوود لە میدیا بینی بۆیە وەرگر ناتوانێت لە میدیا دوورکەوێتەوە ئەبێ سوودی لێ وەرگێ چونکە ئەم بازاڕێکە میدیا دروستکرۆ زۆر فراوان بۆ فریای ئەمە ناکەوێت لە مودەیەکە بێ ئەمانە بکە ڕاستە لەوە چه هەریەکە لە ئاستی خۆی کەسایەتیەک بناسێ بەڵام لەوە چێ کەسێک هەبێ کە ئەگەر میدیاکە نەبێ ئەم پێ نەبا ئەم نەزانێت چی کردووە چۆن بووە باشە نەیناسێ یخۆ غەریب نییە کە کەسێک متمانە با بە کەسێکی غەریب بەخۆی نەیناسێ بەڵام لە ڕێگەی میدیاوەش هەندێک شتی بینی بێ باشە لەبەر ئەوە ناکرێت تۆ بڵێ دەواازی میدیاکان داخین لەبەرەوەی لە بەرژەوەندی کاندیداییشەکەن بەڵکو لە بەرامبەرشە لە بەرژەوەندی وەرگری شاییشەکەن بۆ نمونە تۆ کاندیدێک تێ لە میدیای ئەلفەوە میدیای سینەوە بۆ نمونە دەستەکا بە بانگەشەکردن بۆ خۆی بە ڕێکارێکی شیاوی ئەتیکی هەموو ئەوانەی کە لە میدیایە دەست پێەکە باش ئەم کاندیدە و ئەم میدیایە وەرگری لێکیاتەوە جارێ ئەم کاندیدە بۆ لەم میدیایە کردی بۆ ئەمە ئەڵێ مدەیەک لەکوێ بووە چی بووە تاگاتە نەتیجەیەک باشە تەنانەت سیاسەتی ئەو کەناڵی کە کاندیدەکە بانگەشەی بۆ ئەکات تەسیرە کاتە سەر ئاڕاستی وەرگر بۆ کاندیدەکە بۆ متمانە پێبەخشینی باشە لەبەر ئەوە ئەم کەناڵە پێشینەیەکی هەیە تەریخێکی هەیە پەیامێکی هەیە سیاسەتێکی هەیە ڕاستەخۆ گوازرێتەوە بۆ سیاسەتی ئەم کەسە ڕاستە ئێمە لە میدیای ئەڵێن ڕیکلام میدیاکە خاوەنی نییە بەڵام ئەمە لای وەرگر دروست نابێ ئەمە شتێکی فەرمیە تۆ ئێڵەی باشە تۆ هەرگیز ئامادەی ڕیکلام بۆ مادەی وەشبەر بکەی هیچ میدیایەک ئامادەیە نا باشە لەبەر ئەوە فعلا سیاسەتی خۆی وەرەگرێ بەشێکە لەو سیاسەتە ئەم کەسایەتێکە تێرە بەشێکە بێ لەو سیاسەتە بۆ نمونە کاندیدێکە لە نێو مزگەوتێکە لە نێو ناوەندێکی فێرکاری پەروەردەیی ئاینیە بانگەشاکە ینی من متمانە بە من بدەن بۆ ئەوەی بتوانم پەروەردەیەکی ئاینی بکەم بەڵام کەسێک لە شوێنێکی تر ئەڵێ متمانەکەم بۆ وەرەگرم کە ئەمە بکەم باشە کەسێک لە ناوەندێکی سەربازی کەسێک لە شوێنێکی تر بۆ لەبەرێ ئەوێ بەمە پەیامێک بگەێنێ ئەو پەیامانە زۆر مؤثرن ینی تەسیرێکی ناڵم ناڕاستە خۆ بەس بێ ئاگاییانێ لا شعورانە کەسەکەمە وەرەگرێ ینی ئەگەر مامۆستایەکی ئاینی بانگەشە بۆ کاندیدێک بکە متمانە زیاترە بێلایی وەرگر بۆ لەبەرەوەی لە زێهنی خەڵکە لە وێنای خەڵک بۆ مامۆستایەکی ئاینی هەیەتی باشە مامۆستای ئاینی بانگەشە بۆ کەساتێکی بۆ نمونە گەندەڵ ناکە باشە کەساتێکی خراپ ناکە کەساتێکی نوێژنەکەر ناکە لەبەرەوە لە زێهنی ئەمە کە مامۆستایەکی ئاینی وتیەوە باشە ینی نوێژکەرە باشە دەستپاکەوە ئیلا ئاخری بۆ نمونە کەناڵەکەی تۆ کاتێ بانگەشە بۆ کەسێکەکە لە وێنای ئەو کەسایەکە ئەمە دەرکەوتو ئەمە کەسایەتیەکە بیرکردنەوەیکی ئاینی پەروەردەیەکی ئاینی دید و بۆچوونێکی ئاینی و دەستپاک و ئیلا ئاخری هەیە بۆیە بانگەشی بۆەکە وەگەرنا بۆ کەساتێکی تر نایکە لەبەر ئەم وێناگشتیە لای خەڵکە مێنێتەوە ئەی تۆ ئەم دەواازە دابخی بڵێ لەبەر بەرژەوەندی بەڵێ بەرژەوەندی کاندیدی تایە لە توێرەکانی میدیایە لە زانستی میدیاڵە چەندێک میدیا پێویستی بە کەسایەتی سیاسیە کەسایەتی سیاسیش دوو هێندە پێویستی بە میدیا هەیە ینی تەواوکەرن باشە ئەو کاندیدە چەندێک بەرژەوەندەکانی لەناو میدیای هەیە دامەزراوەیەکی میدیایش کاتێک کە بانگەشەکە باشە ینی بەرژەوەندی خەڵکەکەشی تایە بەرژەوەندی میدیاکەشی تایە بەرژەوەندێکی هاوبەش دروستە بێ لێرە وەرگر ئازایی وەرگرەوەی بێت ئەم بەرژەوەندی هاوبەشە لێک بداتەوە و بۆ خۆی بەرژەوەندی لەویش وەرگر باش زۆر جار ئێوەی مامۆستایان و پسپۆڕانی بواری ڕاگەاندن یان توێژەرانی کۆمەڵاتی دەرونی ڕەخنیان هەیە بە شێوازێکی گشتی لە ڕۆڵی بەشە لە میدیاکان لە هەرێمی کوردستان بەو میتۆد و پێوەر و ئیتیکە ئیش ناکەن کابێ ئیشی لەسەر بکەن بەڕاست دکتۆر لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە ینی لە چەند ساڵی ڕابردووە چەندین بانگەشە جەنابەت تایەوی بینی و تا ئاگاداری لە نزیکەوە میدیاکانی ئەمە لە هەرێمی کوردستان میدیایەکی ستانداردن بەراورد بەم
بابەتە یان نەکرد وەکو هەموو بابەتەکانی تر ئەچنە سەرخۆڵ و لایەن لەسەری نا من بەداخەوە ئەماڵێم لە دنیای کاتێ هەندێک ینی ئەو میدیا دەوڵەتیانەی کە هەن ئەوانەی کە لە خەمی نیشتیمانان کاتێک کە دەستەکەن بە بانگەشە یەکێک لەو بنەمانەی کە ئیشی لێسەرەکەن پاراستنی هاوسەنگیە لای ئێمە لەبەرەوە میدیاکان خاوەنداریەتەکەیان ئەگەڕێتەوە بۆ خاوەنداری کاندیدەکە باشە لەبەرەوە هیچ ئەم هاوسەنگە نەکرد هەر سفر ینی ئامادە نییە بۆ هیچ کاندیدێکی تر کە لە ئەو پەڕی بەهێزی و بەتوانایە و لە ڕووزانسیۆ بزانێ بانگەشە بکە بەڵکو هەموو توانای خۆی خاتەگەر بۆ بانگەشەی کاندیدێک کە لە ئەو پەڕی لاوازی شابێ با لای خۆشیم قەناتە دروست بوو بێ کە فعلەن ئەو لاوازان بەهێزە بۆ لەبەرەوەی میدیاکە خاوەنداریەتەکەی بۆ خاوەنداری کاندیدەکە ئەگەڕێتەوە لەبەرەوە ئەمان هەندێک ڕێچکەی ئیتیکی و قانونی و ئەمانەیە هەمووی ئەبەزێنێ ئیتیکی ڕۆژنامەوانی مەبەسمە هەتا ئاگاتە ئیتیکی کۆمەڵایەتیش تێئەپەڕێنێ ئیتر ئەوەیە کە ناوێنین درۆ ناوێنین چاواشە ناوێنین پروپاگەندا لە ناو میدیاکانە بە تاوی ڕەنگەداتەوە بەداخەوە نەدەبوو ئاوا بواە دەبوو ئێمە چونکە ئێمە هەمومان لە خاڵێکی هاوبەشمان هەیە میدیاکان ئەویش نیشتیمانە فەرهەنگە ئاینە ئەوەمان هەیە دەبوو ئێمە کارمان لەسەرەوە بکردایە کە بانگەشەکان بە هاوسنگی لە میدیاکانە بڕۆن هەتا لەوحەی سەر شەقامەکان بە هاوسنگی بەسەر کاندید و لیست و ئەمانەیە دابش بکرێ بەڵام لێرە ئەوەی دەسەڵاتی زیاتر بێ میدیای زیاترە ئەوەی دەسەڵاتی زیاتر بێت لەوحەی سەر شەقامەکانی زیاترە ئەوەی دەسەڵاتی زیاتر بێ کاندیدی زیاترە ئەمە بەکار هاتووە بەرامبەر بەوی تر وت بەشێک لە دەسەڵاتەکەی لە ڕێی میدیاوە پەخشەکە کامە خودی دەسەڵاتی منە حتا پێشێک لە ترس بۆ دەنگدەر لە ڕێی میدیاوە پەخشەکە دکتۆر باست لە وشەی درۆ کرد زۆر جار ئێمە بیستین ینی لە ناو کۆمەڵگە لە ناو خێزانەکانی خۆمان دانیشتون کە باس ڕکلامی بازرگانی دێ ینی باس لە وشەی درۆ کریا لایە بەنیان میوتێکەن ها بۆ بانگەشەی هەڵبژاردنیش کە ئەڵەن ئەوە 30 ڕۆژ بانگەشە دەست پێکە لە زیهنی خەڵکاڵ دەسەکرێ بە درۆ بۆ ئەمە خەڵک بۆ ئەمە ئەزانێت چ ئێمە پێشینەیەکی تاریخیمان لەگەڵ ئەمە هەیە ینی خەڵک وەرگێر لە هەموو پرۆسەیەکی هەڵبژاردن و بانگەشەیە کۆمەڵێک شتی بیستووە کۆمەڵێک کارنامە دراوە بەگوێە کۆمەڵێک بەڵێن دراوە بەگوێیان نەگەیشتوونتە نەتیجە باشە ئەمە جارێک نییە و دوان نییە و سیان نییە و لە ناو قەیرانەکانە هەر ئەمێننەوە لەبەرەوە وێنایەکی لە مێشکا دروست بووە کە مانگی بانگەشەی هەڵبژاردن مانگی درۆکردنە باشە لە حاڵێکە لە هەموو دنیا پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن هەیە کە ئامانج لێی ناساندنی کەسایەتیەکانە چونکە وەکووتم ناکرێ من هەمویان بناسم یەکێکیان خزمی منە هیچ کامیان خزمی تۆ نییە ئەویتر کەسی نییە ئێبێت چی بکە دەواازەی ناسانەکەش میدیایە لەبەرەوە ئەگەر ئەم پرۆسەیە بمانەوێ ڕوونی کەینەوە ڕۆشنی کەینەوە خەڵک لەوە بەدەرکاکە فعلەن مەبەستەکە ناساندنە بۆی تۆ بیان ناسی بزانی کێ قانونیە بزانی کێ اقتصادیە بزانی کێ ئاینیە بزانی بۆ هەریەکە لەمانە تۆ کاندیدی خۆتت هەبێ و ئیشی خۆت بکەی بۆ ئەمانە بچن بۆی هەیکلێکی تۆکمە لە بواری قانونی و ئابووری و ئاینی و سیاسیا دروستکەی لە پەرلەمانە بتوانێت مافەکان لە هەریەکە لە بواری خۆیان دروستکاتەوە کە ئەمەمان نەبووە فعلەن ئێستا ئەو وێنە زەهنیەی لای وەرگرک هەیە لە بۆ پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن زەمانێکە بۆ ئەڵەن زەمانێکە بۆ درۆکردن باشە بەڵام بە تایبەت بۆ ئەوانەی کە بەڵێنی زۆریان دا و چوونەتەوە دەسەڵات و بەم بەڵێنانە دەنگی خەڵکیان وەرگرتو و نەیانتوانیوە هیچ بکەن هەندێکی شەیە کە ڕێژەیەکی کەمە کە توانیوانە بە شوێن بەڵێنەکانە بچن و ئیشیش بۆ خەڵک بکەن من هیوادارم کە لە پرۆسەی هەڵبژاردنە خەڵک چاوی لەوانە بێ هەموو مانگەکە هەموو پرۆسەکە نەکا بە درۆ بەڵکو بێت هەڵسەنگاندن بکە کێ درۆی لەگەڵا کردەوە ئەم جارە ئەو متمانی نەیاتێ هەر تەندروست نییە تۆ متمانە بی بە کەسێکە بۆ تەکید بووەتەوە لە پرۆسەکانی پێشا کە درۆی لەگەڵا زۆر ینی ماوەی زیاتر لەوە بۆ جاری وایە 4 ساڵێک ئەم لایەنە ئەم شخصانە درۆکە لەگەڵ ئەم وەرگرەیە لەم ئەم هاوڵاتیە بەڵام بۆ ئەم هاوڵاتی لە ماوەی یەک مانگدا ڕای خۆیە گۆڕێت یێتەوە سەر ئەو ئایا بەهێزی میدیاکەیە کە مێژ قەناعاتی بۆ کەسێکمان پێوترێ غەست دەماغ پێتەڵم 3 ساڵ و 11 مانگە ئیش لەسەرەوە کاکە خەزتی دەماخی وەرگر بکە بۆ ئەوەی ئەو ساتەی کە ئێوێ ئیش لەسەر وەربکەوەکەوەی کە ئێوێ باشە پرۆسەیەک ترمانەیە پێوترێن پروپاگەندە ئیشی چییە من کە دەسەگەم بە پروپاگەندە ئیشم چییە ئیشم ئەوەیە بۆ ماوەی 2 سەعات تۆم بووێ بۆ ماوەی ڕۆژێک تۆم بووێ ینی درۆت بۆ ئەەکەم بۆ ئەوەی لە سەعاتێکە پرۆسەیەک جێبەجێکم دوای ئەوەی کە زانی درۆم کردووە هیچ ئیسفادەی نییە منیشەکەی خۆمم کردووە
میدیا ئەمەی تیا ئەکرێ زۆر بەسەڵاتدارەکە دوای هەڵبژاردنیژەڵێ بۆ هەر دوای هەڵبژاردننی تر دەست دەکاتەوە بەوەی کە میدیا بێتەوە غەسل دەماخی تۆ بکە بتخاتە بەردەم کۆمەڵە پرۆپاگەندەوە ها وێنایەکی ناشرینت لا جوان بکە ئەمە ئەرکی وەرگرە لەمە تێ بکە. باش دکتۆر ئەم پرسیارە باوە بکەینەوە لە نێو میدیادا کە ئێستا ئەگە میدیا تەقلیدەکەی جاران باسکەین تەلەڤیزیۆن و رادیۆ و ڕۆژنامەیان بڵاوکراوەکان ئێستا لە پاڵیا بەهۆی ئینتەرنێتەوە تۆڕەکانی کۆمەڵایەتی و ئەپەکان زیادی کردووە. ئەتوانین بڵین لە بەپی ئەگەر داتایەگە بێ لە بەردەستا کامیان زۆر کاریگەرن بۆ بانگەشە و وەرگر زیاتر لە کامیانەوە با بڵین ئەتوانێ ڕووداوەکان وەربزانانی چۆنەکەدانا ئێستا سوۆشیال میدیا و ئەپەکان چیان کردووە جیلی کۆمەڵایەتی بۆ خۆیان دروستەکەن. یعنی ئێستا تۆ ناڵەن جیلی زێدەوەکە جیلی سێتەوە پۆلێنێکی جیاوازترە بەڵام جیلێکە دروست بووە لە تەمەنێکی جیاوازە و شێوازی ژیانی کۆمەڵایەتی جیاوازە. لە ناو ئەپەکان ئەگەر بێ پۆلێنێک بکەیت تۆ جیلی ئەکست هەیە باشە هیچ کات گەنجێک ناچێتە نێو جیلی ئەکس هیچ کات تیجارێک ناچێتە ناو جیلی ئەکس ئەمە جیلێکە کە زیاتر ئەوانەی ئارەزووی کاری سیاسیان هەیە چنە ئەوێ جیلی فەیسبووکت هەیە باشە جیلی تیکتۆکت هەیە جیلی ئینستاگرامت هەیە جیلی هەموو ئەمانەت هەیە و هەموو ئەمانەشەم جیلانە دەنگدەریان هەیە هەریەکەوە بۆ خۆی تەسیل لەوی ترە دروستەکە. یعنی ئێستا ئەگەر بێی بتەوێ بەس تۆ لە ڕێی فەیسبووکەوە ئیش بکەیت کاندیدێکی لە ڕووی فەیسبووکەوە ئیش بکەیت یعنی تۆ چەند جیلێکت فەرامۆش کردووە ناتەوێت تەسیل لەسەرام ئەتەوێت تەنها دەنگی ئەوانەی کە بەکارهێنەری فەیسبووکن بەکاربێنی هەندێک هەن لەو بینیا لە هەردووکیانە هەن باشە بەتایبەت ئەوەی پێیان ئەڵێن جیلی ئاڵتونی لە دەستی بردووە بۆ هەمویان شانسی هەیە لە سەردەمی ڕۆژنامەوە دەستی بۆ بردووە رادیۆ تەلەڤیزیۆن هاتووە هەموو ئەمینانەی بینیوە بەڵام ئەم جی لە نوێیانە خۆیان بۆ ئەپێکێک لایەکەنەوە مامەڵە و سەودای کۆمەڵایەتی و هەموو ناساندن و ڕیکلام هەمویان لەناو ئەپێکایە یعنی بچۆرە ناو جیلی گەنجی ئافرەتانەوە باشە بە ڕێژەیەکی زۆر لە سەدانەوە زیاتر هەمووی لە ئینستاگرامن باش کەمێت دابەزێتە ناو فەیسبووک باشە گەن لەو زیاتر ئەم 18 ساڵانەی کە ئێستێن هێشتا ئینستاگرامیشیان تێپەڕانەوە چونەتە ناو تیکتۆک و چونە ناو سناپچات و هەموو ئەمانەوە مامەڵاکەن بۆیە میدیاکان دەست بۆ هەموو ئەپەکانە بن بۆیە کاندیدەکە دەست بۆ هەموو ئەپەکانە بە هەر یەکە و سروشتی دروستکردنی پامی خۆشی هەیە هەر یەکە و شێوازێکی گاندنی پامی خۆشی هەیە لەبەر ئەوە ناتوانانی بڵێ فلان ئەپ کاریگەری زۆرترە تاوەکو نەزانی کۆمەلگاکەت لە تەمەنی ئەوە نەبەوەنە چەند کەسی هەیە ئەویەکەوا لێ بکەم بڵم لە نێوان ئەپەکان و خودی ئیعلامە تەقلیدیەکە و تەلەڤیزیۆن و ڕادیۆ ئیعلامە تەقلیدیەکە ئەگەر نەڕژێتە ناو ئەم دنیای سۆشیال میدیایەوە وەکو خۆی ناتوانێت تەئسیر دروست بکە یعنی ئیعلامە تەقلیدیەکە وای لێ هاتووە وەکو بەرهەمهێن بۆ سۆشیال میدیا ئیش بکە باشە تۆ تەماشاکە کابرادا ئەنیشە 1 سەعات بەرنامە دروستەکە باشە تۆ 90 چرکەی لێ بینی بەم 90 چرکەیە تەئسیرت لەسەر دروستەکە یاتێک گەتگەڕێنێتەوە هەموو قسەکانی ببیسی یا و تەسیری گرتوێتی وەریەگرێ و ئەڕوا یعنی تۆ قەناعەت بەواکەی کە ئەم پرۆسەیە 1 سەعاتەی کە تۆ بەرنامەکەی بۆ 90 چرکە بێ مەجبوری قەناعەت بکەیت چونکە پرۆسەکە وایە مامۆسایەکی ئاینی 30 خولەک وتارت بۆ ئەیە باشە 30 چرکەی لە ناو تیکتۆکە مامەڵی پێوەکات و سەوداکا بۆەوەی گەنجێک ئاراستەی ڕەفتارێک بکەم میگومان کاک دکتۆر تەمەنەکان ینی کاریگەری بانگەشە کاریگەری بێ لەسەر جیاوازی تەمەن یاخود جیاوازی نێرومێ زۆر جیاوازی ئێمە ئەگەر تەماشا بکەی لە گرافیک دیزایناکە لە بانگەشەکە خۆت دەزانی ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە هەر لە ڕەنگەوە بیگرە هەر لە شێوازی وێنەگرتن و نووسین و ئەمانە لەسەر بۆ خەڵک گرنگە هەمووی لەسەر سایکۆلۆژیای وەرگر زۆر کاریگەری هەیە میدیا زۆر پشتی پێبەستووە یعنی تەماشا بکەم کاڵین جیلێکمان هەیە بەس مامەڵە سەودایان لەگەڵ ڕیڵایە باشە ئیش لەسەر جوڵە مۆسیقا ڕنگ هەمووی ئەمانە ئەکا لە دروستکردنی ڕیڵێکە بۆ لەبەر ئەوەی سایکۆلۆژیای ئەو وەرگری ئەو جیلێکە مامەڵە لەگەڵ ڕیڵاکە لەسەر ئەوە تەئسیر وەرەگرێ ینی تۆ بتەوێت شتێکی سادەی هین بخیتە ئەوێەوە ئەو هەرتەیە پەڕێنێ باشە جاران ئەماوت دوگمەیە کە دەستی پیانێ ڕایسە دوگمەکەش نییە لەم سێکە باشە لەم سێکە جا ئێستا تەکنەلۆژیات جوڵەی مۆبایلەکەیە لای ئەدابووی لەبەرەوە ئینەکە زۆر کەم بۆتەوە بێ بەمانە بیگری بە ڕەنگە بە دەنگە بە مؤثراتە بە ئیفەکتە بە هەموو ئەمانە زۆر ڕۆڵیانەیە دکتۆر بەڵام قسەشەکی ئەمە ینی بەرامبەر بە محتەوای شتێکیش بە ناوەڕۆکی بابەتی پامێکی میدیایی هێشتا لە شەڕان
هێشتا ئەکرێ بڵێم ناوەڕۆکی پامی میدیایی تەسیر گوزارترە لەو ئەویشەیەتی تەسیر بەس ئەم تەسیر گوزارترە لەو باشە بەڵام نەخێر لە لایەکی ترەوە هەر علمیە و هەر میتۆ دەڵێ نەخێر دیزاین گرافیکەکە لەوە چێ ناوەڕۆکێکی سادەشت بۆ کاریگەر بکە لەسەر وەرگرە. دکتۆر بێنە سەر ڕۆڵی ئێوە وەکو ناوەندە ئەکادیمیەکان مامۆستایانی ڕاگەاندن لەم بوارە هەر بەڕاست چەند ساڵە لە هەرێمی کوردستان بانگەشەی هەڵبژاردن بەڕێوە چێت بۆ پەرلەمانی کوردستان بۆ پەرلەمانی عراق و ئەنجومەنی پارێزگاکان ئێوە خۆتان یان قوتابیەکانتان هیچ تێزێک هیچ ماستەرنامێک لەسەر ڕۆڵی ڕاگەاندن و بانگەشە لە کاتی بانگەشای ئەعلام چۆن ئیش لەسەر خەڵکەکە ئەمانە کراوە لە ناوەندە ئەکادیمیەکان سەریکە دوو جۆر ڕۆڵ ئەتوانم باسکەم یەکێ لەوانەی لە ناوەندی ئەکادیمی و کەسانی ئەکادیمیا تۆ ئەمان چاوێکی تیشتریان هەیە باشە بەڵام پرۆسی هەڵبژاردن و بانگەشە شتێکی ئامەپەسەندیەوێ ینی پەیوەندی نیە بۆی کی خوێنەوارێکی خوێنەوار نییە تۆ لەسەر سایکۆلۆژیای گشتی ئیشەکەی بەڵام ئەوەی کە پەیوەندی بە توێژینەوەیە بۆ من دەرکەوێ بزانم تەسیری ئەعلام چییە لە بانگەشە هەڵبژاردنە بەڵێ لەبەرەوە بەتایبەت لەوانەی لە ناوەندە ئەکادیمی ئەعلامیەکانە بابەتێکە زۆر قسەی لەسەرەکەی مەسەلەی ڕایگشتیە بانگەشەی هەڵبژاردن و پرۆسی هەڵبژاردننی بەشێکە لە دروستکردنی ڕایگشتی ینی من ئەمەوێ ڕای خەڵک لەسەر کاندیدێک کۆ بکەمەوە ئیعلام ئامرازێکی سەرەکیە بۆ پێکهێنان و جوڵاندنی ڕایگشتی ینی ڕایگشتێک ئەگەر هەر نەبێ ئیعلام ئەتوانێت دروستی کە ئەگەر هەبێ و مد بوو بێ ئەتوانێت بیجوڵێنێت و ئەتوانێت ئاراستەی بکەم ئیتر ئاراستەکە لا ڕێبردنە یا ڕئیسیە و ئەتوانێت ئیشی لەسەر بکە و ئاراستی بکە نەک کاریگەریەکە وایە کە ئەتوانی بڵێ ئامرازێکی زۆر زۆر ڕئیسیە و ئامرازەکان تریش پشتی بەمە بەستوە ئەمرازی ترمانەیەمە پێڵێن ڕابەری ڕێئیمانەوێ کەسایەتێکمانەوێت ڕابەری ڕێئی بێ ئەم کەسایەتی ڕابەری ڕێیشە دەسەباتەوە بۆی ئەعلام کە دەرکەوێتایە بۆیە ئامرازێکە لە هەموو ئەمرازەکانی ترە دەستی هەیە ڕۆڵی هەیە توانێت ڕایگشتی بجوڵێن دکتۆر ئەوەی کە زۆ دیارە لە بانگەشەدا ئەو لافیت و ئەو وینانەیەکە لە شەقامەکاندا ئەیبینین ئەمانش بۆ خۆی کاریگەریە بێت لەسەر دەنگدەر خۆی سۆشال میدیا وای کردووە کە ئەمە کاریگەری کەمتر بێتەوە باشە بەڵام بێ ڕۆڵ نییە تەنانەت تەقەدان لە دەرگایەکیش لە ئێستایا بۆ بانگەشەی هەڵبژاردن لیست و کاندیدەکان فەرامۆشی ناکەن پڕوشەرێکیش ئیدی خۆی ینی هیچ شتێ فەرامۆش ناکەن چۆن ئێمە لە سۆشال میدیا ئەڵێن دانانی وێنەیەکی خۆت لە سێلفیا کە تۆ بۆ ماوەی 24 ساعت دایانەی وا نەزانی ئەمە تۆ تەنا بۆ لەبەرەوەی خۆت جوان دەرکەوتی ویتر بۆ ئەمە دایێنێ بەڵکو تەسیری لە شوێنێک بەجێ هێڵێ باشە فعلا دانانی فلێکسێک لافیتەیەک لە شوێنێکی گشتی ئەمانە ئەشێ لە لەحزەیەکا بەرچاوی کەسێک بکەوێ ڕێی بگۆڕێ ئاراستەی بگۆڕێ ینی ئەگەر هەموو ئەمانەی کە لەسەر شقامەکانەکەن بۆ وەرگرتنی ڕێی لە سادەی خەڵک بێ کارکردن لەسەر لە سادەی خەڵک بێ سۆشیال میدیا لە ساهشتای بێ تۆ نابێ و لە سادەش فەرامۆشکەی ینی لە هەموو لەحزەیەکا کاندید و لیستەکانی نێو پرۆسی هەڵبژاردن هیچ شتێک فەرامۆش ناکەن چونکە جاری وایە تۆ بە لەحزەیەک ئەڵێ لەوەچە بە دەنگێک من ئەو دەسەڵاتم لە دەستێکە زۆر جار لەوانەیە وا بیرکەینەوە ڕادیۆ ببینی نەما بەڵام تۆ لە ناو تەکسیەکە یان لە ناو بەڵێ ئەوەی کە ڕادیۆیە شتێتەوە بۆ نمونێ ماڵێن ناوەتۆن بێ لە بەردەم چێشخانەیەکە کە خانمێک ئیشی تیاکوانە کەسێکە لە باخێکی شێکا گوێی لەگرێ نەیهێشتۆ ڕادیۆ بمرێ باشە یان کەسی خەڵکی جددیمان هەیە ئارەزوی لە خوێندنەوەیە نەیەشتۆ ڕۆژنامە و کتێب و چاپەمەنی ببرێت بمرێ زۆر بەڕێز دکتۆر کاروان عەبدوڵڵا مامۆستای زانکۆ سوپاس خۆ بەخێر بێ